بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست سێ ئایاری هەموو ساڵێک ڕۆژی جیانی ئازادی ڕۆژنامەگەریە ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوە یەکگرتووەکان بە دروشمی ڕاگەیاندن لە پێناوی دێموکراسیدا ڕۆژنامەگەری و هەڵبژاردن لە سەردەمی چاوەشەکاریدا یادی سێ ئایار ڕۆژی جیانی ڕۆژنامەگەری دەکاتەوە. بە میێندارێک لە بەڕێزان دکتۆر کارزان محەممەد مامۆستای زانکۆ و دکتۆرا لە یاسای ڕاگەاندن هەروە ئەنوەر حسێن جێگیری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان تاوتوێی دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بم پرسە دەدەین. ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوە یەکگرتووەکان ئەمساڵ بە دروشمی ڕاگەیاندن لە پێناوی دیموکراسیدا ڕۆژنامەگەری و هەڵبژاردن لە سەردەمی چاواشەکاریدا یادی ڕۆژی جیانی ڕۆژنامەگەری دەکاتەوە. یادی ئەم ساڵی ئازادی ڕۆژنامەگەری لە کاتێکدایە لە بەشێک لە وڵاتان ئازادی ڕۆژنامەگەری لە پاشەکشێدایە و ڕۆژنامەنووسان بە ئاستەم دەستیان بە زانیاریەکان دەگات. لە دوایین راپۆرتیشدا ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور کە لە کۆتایی مانگی ڕابردوو بڵاوی کردەوە ئاماژە بە دۆخی خراپی ڕۆژنامەنووسان لە هەندێک وڵات دەکات. ڕێکخراوەکە بۆ ساڵی 2019 ئاستی ئازادی ڕۆژنامەگەری دیاری کردووە. لە کۆی 180 وڵات عێراق لە پلەی 156مین-دایە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکە وڵاتانی نەرویج و فنلەندا و سوید لە پلەکانی یەکەم و دووەم و سێیەمدان. هاوکات تورکمانستان خراپترین وڵاتە بۆ ئازادی ڕۆژنامەگەری لە پلەی 180مین-دایە و کۆریای باکووریش ڕیزبەندی 179می گرتووە. یادی ڕۆژی جیانی ئازادی ڕۆژنامەگەری لە کاتێکدایە پێشێلکارەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بەردەوامن. بەپێی راپۆرتی سەندیکای ڕۆژنامەنووسان لە ساڵی 2018 130 حاڵەتی پێشێلکاری و بەپێی راپۆرتی سنتەری میترۆش لە هەمان ساڵدا 349 حاڵەتی پێشێلکاری تۆمار کراون. جگە لەوەشتا و کوێستا بکوژانی ڕۆژنامەنووسە تیورەرکراوەکان سۆرانی مامەحەمە، سەردەش عوسمان، کاوە گەرمیانی و ویداد حسێن سزا نەدراون و کەیسەکانیان یەکلایی نەکراونەتەوە. 5 ساڵی 1991 لە کۆبوونەوەی ڕۆژنامەنووسانی ئەفریقا کە ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوە یەکگرتووەکان ئەنجامیدا بوو. 3 ئایاری هەموو ساڵێک وەک ڕۆژی جیانی ئازادی ڕۆژنامەگەری دیاری کرا و ساڵانە یادی دەکرێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبووتان. دکتۆر کارزان گرە بەڕێستانەوە دەست پێ بکەین قسە لەسەرەوە بکەین بۆچی ڕۆژێک دانراوە بۆ ئازادی ڕۆژنامەگەری. پێ دوایە باخیم ڕۆژە چیە هیچ لە دۆخی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕۆژنامەنووسی دەگۆڕێت؟ سەرەتای ئەم یادنانی ئەم ڕۆژە بۆ کاتە دەگەڕێتەوە کە کۆمەڵی ڕێکخراوی ڕۆژنامەنووسی و مرۆڤ دۆست لە شاری ڤیندهۆک لە وڵاتی نامیبیا لە 3 ئایاری 1991 جارنامەیەکیان بڵاو کردەوە سەبارەت بە پاراستنی مافەکانی ڕۆژنامەنووسان بۆ یونسکۆش ئەو ڕۆژەی پەسەند کردەوە بۆکو یادی ڕۆژنامەگەری جیهانی. باشی ئەم یادە لە چیدایە؟ بواری میدیا هەمیشە پێویستی بە چاودێرێکەیە کە چاودێری ڕەوشەکە بکە لەکوێدا مافەکانی پێشە لەکرێ و لە کوێشتا ئەرکەکانی خۆی بەجێ ناهێنێ. بەتایبەت ڕێکخراوێکی نێودەوڵەتی وەکو یونسکۆ دەتوانێت ڕۆڵێکی زۆر باش ببینێ لە وڵاتانەی وەکو مەسەلەن هەرێمی کوردستان کە لە قۆناغی هەنگاوناندا بەرەو دیموکراسی میدیا هەمیشە ڕوبەڕووی هەڕەشە دەبێتەوە و لە هەمان کاتدا زۆر جاران ڕۆژنامەنووسانیش ژینگەی دیموکراسی دووچاری هەڕەشە دەکەنەوە، دەسەڵات دووچاری هەڕەشەکاتەوە. لەبەرەوە هەمیشە ڕێکخراوێکی نێودەوڵەتی پێویستە بۆ چاودێریکردنی ڕەوشی ڕۆژنامە. باشە بەس سەرنجت هەبوو لەسەر ناونیشانەکەی ئەم ساڵان ئەو ڕێکخراوی یونسکۆ باس ڕاگەاندن لە پێناو دێموکراسیدا ڕۆژنامەگەری و ڕاگەیان لە سەردەمی چاوەشەکاریدا. پێ دوای ئەم ناونیشانە بۆ دۆخی کوردستانیش دەگونجێت؟ بە دڵنیاییەوە چونکە ئێمە هێشتا نەمانتوانێت بگەینە دیموکراسیەتێکی تەواو. لە هەمان کاتدا میدیا ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ ببینێت لە بڵاوکردنەوەی هزری دیموکراسی. بەڵام لە پاڵ ئەمەشدا پەیدابوونی میدیای وروژێنەر، پەیدابوونی میدیای ڕووزەرد جۆرێک لە چاواشەشی دروست کردو لە ناو ژینگەی میدیایی لە هەرێمی کوردستاندا. میدیای وروژێنەر ڕووزەرد چییە؟ مەسەڵەن میدیای ڕووزەرد ئەو میدیایانن کە یاخود مەسەڵەن ئەو پەیجانەی فەیسبووکن یاخود ئەو ڕۆژنامە و گۆڤار و سایتانن کە لەسەر هەواڵی وروژێنەرەژین. بۆ نمونە هێندەی هەواڵی کوشتن و دەستێژی، هەواڵی توندوتیژی، هەواڵی ناخۆش بڵاوکەنەوە، هێندە هەواڵی پۆزەتیڤ بڵاو ناکەنەوە. مەسەڵەن تۆ سەرێکی سەرنجی هەندێک سایتدا لە هەر وڵاتێکی دنیا بکوشتن هەبێ ڕووداوی توندوتیژی هەبێ ئەمان خێرا بڵاویەکەنەوە. یعنی وای لێ دێک خوێنەری کورد کاتی سەری سایتێکەکە بە دەرونێکی گرژەوە
نەک بە کۆمەڵک زانیاری نوێوە لەو سایتە بەس ئەرکی میدیا گەیاندن نییە بۆ نمونە بەڵام گەیاندنی زانیاریە لە هەمان کاتدا بژاردەکردنی هەواڵ و زانیارەکانیش گرنگە میدیا دەبێ هاوسەنگی ڕابگرێ هەم ئەرکی گواستنەوەی هەواڵ و زانیاریە هەم ئەرکێکی تری میدیا بریتێ لە فێرکاری و ڕێنمایی و پەروەردەکردنی تاچی کوردی بەڵام بڵاوکردنەوەی هەواڵی ورژێنەر وای لێکە کە کۆمەلگا هەمیشە لە دۆخێکی ناسەقام گیردابێت. سپاس دەکەین دکتۆر کاک نۆر جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە دۆخی ڕۆژنامەگەری لە کوردستانە پێ دوایە لە بارودۆخێکی باشدا یاخود پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەردەوامن. زۆر سپاس بۆ جەناب و بۆ دکتۆر کارزان و بۆ بینەرانی پێم تیڤ لە ڕاستیە کاک حەکیم ئەمە دوو دیوی هەیە دیوێکی پۆزتیف و دیوێکی نێگەتیڤ دیوە پۆزتیفەکەی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان ئازادی کاری ڕۆژنامەنووسی هەیە و چەند یاسای تایبەت بەمە هەیە یاسای ژمارە 35 ساڵی 2010 و یاسای مافی بەدەستێنانی زانیاری و یاسای سندوقی خانەنشینی هەمووانە یاسای لەبارن بۆ کاروباری ڕۆژنامەنووسی و تا ڕادەیەکیش کاروباری ڕۆژنامەنووسی ڕێخستووە. بەڵام لە ماوەی ڕابردوودا ئێمە شایەدیەوەین کە پێشەرکاری زۆر و زەوەندیش بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە مثلا لە ساڵی 2010 و تا 2010 بە پێ ئەو راپۆرتەی کە لە بەردەستمانە ئەو کتێبە ڕۆژی ڕۆژنامەگەری مثلا لە 966 حاڵەتی پێشەرکاری بەرامبەر بە 1580 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە 966 حاڵەت بەرامبەر بە 1580 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە کە لەوانە 1460یان بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی نێری نەبووە و 74یان بەرامبەر بە ڕێگەزی مێی نەبووە و 360 حاڵەت لەوانە لە هەولێر ئەماریەوە کوسەندیکا و لیژنی داکۆکی بەڵێ 321 حاڵەت لە سلێمانی بووە 111 لە دۆ بۆ 62 حاڵەت لە کەرکووک و 20 حاڵەتیش لە هەڵەبجە بۆ لەو 5 پارێزگایی کە هەرێمی کوردستان و میدیای کوردستان تایە کارەکە ئەمە بەڕاستی گرفت بۆ لە بەردەمکاری ڕۆژنامەنووسی و مەسەن جگەلەوەی کە 5 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان تیرۆر کراون ئەوانە لە چوارچێوەی ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری و ئەو پێشێلکاریانەی کە هەیە جێگایە بێتەوە بەڵام گرفتەکە بە تەنها ئەوە نییە گرفتەکەەوەیە کە سەر ڕای ئەو یاسایانەی کە هەیە جێبەجێ ناکرێ وەگەرم یاسایانە جێبەجێکرێت لە هەرێمی کوردستان بە نظری من بە قازانجی خەڵکە بە قازانجی حکوومەتە و بە قازانجی ڕۆژنامەنووسی سیاسەی کە بەڕێزت باسی یاسای ژمارە 35 ساڵی 2010 یاسای ڕۆژنامە یاسای مافی دەستکەوتنی زانیاری ساڵی 2013 یاسای سندوقی خانەنشین ڕۆژنامەنووسان هیچیان لە کوردستانە جێبەجێ نەکراون؟ نه جێبەجێکرێن بەڵام وەکو پێویست جێبەجێ ناکرێت مەسەن ئەوەندەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە خەڵک هیچ داوایەکی نەبووە لەسەر ئەم کەناڵانە بەڵامەوەی کە دکتۆر وتی میزاجی تێک چووە و مەسەلەن نیگەرانە لەو هەموو هەواڵەی کە میدیا بۆ ئامانجی وروژاندن یا بۆ کۆکردنەوەی لایەک یا بۆ پرفرۆشی میدیاکەی یا بۆ سیرکردنی جەماوەریکردنی میدیاکەی ئەیکا کە لە کاتێکە ئەوانە زۆربەی لە ناو یاسایانە جێگای نابێتەوە یا بەڵام بەشێکی جێگای نابێتەوە چونکە مەسەلەن بە پێی پەیماننامەی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسی نێودەوڵەتی ئەڵێ ئەو هەواڵانە ئەگەر هەندێک هەواڵ هەیە زانیاریەکە ڕاست و دروستیش بوو بەڵام کاریگەری هەبوو لەسەر تاک لەسەر خێزان و ئاریشە و گرفتی بە دوای خۆیانە نەبێ بڵاو بکرێتەوە وەجگەلەوەی کە ئەو دەرگاوانانەی کە هەنە و حاجزانەی کە هەن لە ناو میدیاکانە وەکو پێویست کار ناکەن و بەداخەوە کە لە بەشێ لە کەناڵەکانی میدیا ئیتیکی ڕۆژنامەنووسی پرۆفشناڵی بوون پیادە ناکرێ مثلەن تۆ ئەبێ بەتەنها ئەو یاسایە سانسۆر نەبێ بەسەرتەوە مثلەن بترسیلەوەی کە ئەو یاسا خۆش دەبێ حاجزێکی زیاتی لە ناو خۆتا هەبێ لەم کەناڵی تۆ هەندێک پەیام بڵاو نەکرێتەوە کە کاریگەری نێگەتیفی هەیە و هەندێک لەو زانیاریانە کە لە ڕووی سایکۆلۆژیەوە کاریگەری نێگەتیڤ لەسەر تاگەکە بڵاوی نەکەیتەوە بەداخەوە بۆیە هەروای لێهاتۆ بەشێکی زۆر بەشێک لە خەڵک بەشێک لە خەڵکی کوردستان لە میدیای کوردی نیگەرانن و بەشێک لە خەڵکی کوردستان مەترسیان هەیە لە هەواڵەکانی میدیای کوردی و بەشێک لە بەداخەوە هەندێک لە تاکەکانی کۆمەڵگا بەشێکی زۆر لە کەناڵە کوردیەکانیان لە ناو تەلەڤیزیۆنەکانیان لەمە سەتەلایتەکانیان سڕیەوەەوە ئەمە بەڕاستی حاڵەتێکی نێگەتیفە پێویستە میدیا لەسەری بۆسێ بۆچی هەوڵاتێکی کوردوای لێ هاتووە فلان کەناڵ فریکوێنسەکەی باشە دوای دێنە سەر و میدیا بەرپرسیاتی بەس سەبارەت بە و یاسای بۆ نمونە یاسای ژمارە 35 کوێ جێبەجێ نەکراوە بۆ نمونە کە بەڕێزت دەڵێیت جێبەجێ نەکراوە مەسەلەن ئەوەی کە ڕۆژنامەنووس هەمان مافی فەرمانبەری دەوڵەتی هەیە ئەم مافی فەرمانبەربوونە چۆن نییە مثلا ئایا
لە فەرمانبەرێگە درێ لە دامودەستگای حکوومەتە حکوومەت چیەکە ئەو بە ڕۆژنامەنووس ناکە مەسەلەن ڕۆژنامەنووس ئازادە لەوەی کە لە کۆنفرانس و پرس کۆنفرانسەکانی دامودەستگاکانی حکوومەت هێرەی کوردستانە ئامادە بێ ئەمە وەکو پێویستیاکاری تیاکرێ یان ئامار و داتاکانە بێ بدرێ بە ڕۆژنامەنووس و پێویستە هەمووی وەزارەتەکان سایتێکی ڕسمیانە بێ ئامار و داتەکانی خۆیان بڵاوکەنەوە کەمترین لە وەزارەتەکان ئەویان کردووە و لەگەڵ ئەوەشە مثلەن گرفتترین سەرەکیترین گرفتی میدیا لە هەرێمی کوردستان ئوستاز ئەوەیە کە ڕۆژنامەنووسی بە پیشە نەناسێنراوە مەبەست لەوە چیانی چۆن بە پیشە ناسێن مثلەن فەرمانبەر ئیشی چییە؟ فەرمانبەر لە دامودەستگایەکی دەوڵەتە ناسنامەی هەیە پێناسەی هەیە و حقوق و ماف و واجباتی هەیە ئینتیمای هەیە ئەرک و مافی هەیە دکتۆرێکی بەڕێز لە نەخۆشخانەیەک دیارە ئیشەکەی چییە و دیارە ماف و ئەرکەکانیشی چییە مثلەن پارێزەرێک پۆلیسێک مرورێک و بە هەمان شێوە هەموو ئەمانە ماف و ئەرکەکانیان دیاری کراوە بەڵام ڕۆژنامەنووس بە نەزەری من ئەرکەکەی زۆرترە مافەکەی کەمترە مثلەن ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە هەرێمی کوردستانە کارەکەن ناتوان بژێوی ژیانیان دابینکەن بەکاری میدیایی و لە کاتێکا سندوق خاننشینی هەیە ئێمە 12 ڕۆژنامەنووسمان هەیە کە بەرئەم یاسایەکەون بەڵام حکوومەت نەیتوانێ مەسەن سندوق ئێستا چەند ڕۆژنامەنووس لە کوردستان هەیە کۆی گشتیەکەی وەکو ئەندامی سندیکە لە ڕاستیە ئەوەی کە هەیە نزیکەی 1000 ئەندامی هەیە ینی لە 12 ئەندام خانشین کراون بەڵ بێگومان ئەوانە بەپێی یاساکە مثلەن ئەوەی کە 25 ساڵ خزمەتی هەبێ لەسەر یەک ئەتوانێ خانەنشین بێ بە شەرتی هیچ خاننشینێکی تری نەبێ دووهەم یان ئەوەی کە تەمەنی 63 ساڵە بەڵام بە مەرجێ 20 ساڵ خزمەتی کاری ڕۆژنامەنووسی کرد بێ بە پسڕی ئەتوانێت لەم سندوقە بەهرەمەند بێ بەڵام گرفتەکە ئەوەندە موچەی خاننشین ڕۆژنامەنووسی چەندە بوون خۆی لە ئەسڵا بەپێی ئەو یاسای ئەو یاسای 2001 یاسای ژمارە سێنزی ساڵی 2001 ئەو کاتە حساب کراوە بە پارەی پێشوونە بەڵام بە یاساکە ئاڵە 720,000 دینارە بێ موچە وەرگێ بەداخەوە ئێستا ئەم یاسایە تەفعیل نییە و ویستمەوە بڵم لە خولی پێشووی پەرلەمان ئێمە یاساکە تعدیلی یاساکە پێمان بدێنە پەرلەمان لەگە پەرلەمان قسەمان کرد بەداخەوە ئەوان خاننشینەکانی خۆیان جێبەجێ کرد ڕۆژنامەنووسانیان گوێ نەدایە وەک حیجەکەشیانەوە بوو کە بەهۆی قەیران و ئێمە ناتوانین هیچ یاسایەک تعدیلکەین یا هیچ یاسایەک دەرکەن کە پەیوەندی بە پارەوە هەیە بەڵام ئەوەی خانەنشینی خۆیان پارەکەشیان وەرگرت و یاساکەشیان بەدڵی خۆیان هەموار کرد گرفتەکەوەیە کە ئەم پەرلەمانە بەم جۆرە مامەڵاکە بۆ بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و دامودەستگاکانی وەکو پێویست مامەڵەی تەندروستیان لەگەڵ ڕۆژنامەنووس نەکردووە و لە هەمان کاتیشا بەشێک با بڵێن بەشێکی بەرپرسیارەتەکە 110 تا 115 تا 120 ئەکەوێتە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن و میدیا چکە بە هەمان شێوە حکوومەتیش گلەی و ناڕەزایەتی هەیە لە دەست کەناڵەکانی میدیا کە زانیاری نادروست هەندێک جار بڵاوکاتەوە. بەڵام سوپاس دەکەم دکتۆر سەبارەت بەو پێشێلکارانی کاگانوەر باسی کرد 966 پێشێلکاری بەرامبەر بە 1500 ڕۆژنامەنووسکراو لە 2008ەوە ئەنی پێدوای پێشێلکاری زۆرن و مەسەلەن 5 ڕۆژنامەنووسی تیرۆرکراویشمان هەیە پێشێلکاریانە بنسبەت هەرێمی کوردستان زۆرن وەکو کاگەنوەر ئاماژەی پێکرد ئێمە لە باری یاساییەوە دەتوانم بڵم گرفتی یاسای ڕۆژنامەگەریمانە لە هەرێمی کوردستان چکە و یاسانەیە کە هەن یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 35 ساڵی 2007مان هەیە یاسای مافی دانەرمان هەیە یاسای دەستکردنی مافی زانیاریمان هەیە یاسای خراپەکردنی ئامریکانی پەیوەندیمان هەیە و لە یاسای دژەتیرۆریشە دوو مادەی تایبەتە بە بواری میدیا دەتوانم بڵم ئاستی ئەو مافانەی کە لە یاسادا بۆ ڕۆژنامەنووسان دابین کراوە لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپا بە وڵاتی نەرویجیشەوە کە پلەی یەکەمە بەڵام گرفتەکە لە چییە لە ئەمری واقعدا کە مەسەلەن داواکاری گشتی یاخود دەسەڵاتی جێبەجێکاری لەم هەرێمە یاساکان جێبەجێ ناکەن زۆریان وەکو مەرەکەبی سەر کاغەز دەمێنەوە بۆ نەکاتیان هەموو پێشێلکاری لەسەر بەرامبەر ڕۆژنامەنووسانەکرێ هۆکارەکەی چییە؟ یەکەمین هۆکار ئەوەیە بە پێی یاسا هەر جۆرە دەستدرێژیەک بۆ سەر ڕۆژنامەنووس وەکو وا دەستدرێژی کرابێتە سەر کارمەندێکی دەوڵەت وەکو سەر شکۆی دەوڵەت بەڵام دەبینی زۆر جاران دەوڵەت یاخود حکوومەتی هەرێم نایە ئەم داکۆچێت لە خودی ڕۆژنامەنووسکە دووهەمینیان پێویستە بە خودی ڕۆژنامەنووسخۆیانەوە جێگەی داخە ئێمە لە هەرێمی کوردستان مرکزێک یاخود سنتەرێکی تایبەت بە پەروەردەکردنی ڕۆژنامەنووسامان نییە بزان ئەرکەکانیان تا کوێ بەشی ڕاگەیانمان هەیە لە زانکۆ و پەیمانگەکان بەڵام ئایا ئەوانەی کە کاری پامێریەکەن پێم وابێ زۆربەی ئەوانەی کە دووچاری پێشێلکاری بنەوە پامێرانن ئایا ئەو پامێرانە هەمویان دەرچووی زانکۆ و پەیمانگەکانن من داواکارم لێرە دکتۆریانی بەشی مەسەلەن زانکۆ و پەیمانگەکان ناتوان ڕۆژنامەنووسی مەسەلەن باش بەرهەم بێن قسە لەسەرەوەشێ ڕەنگە ڕۆژنامەنووسی زۆر باش بەرهەم نەهێنن
ببوورە من داواکارم لە سەندیکای ڕۆژنامەنووسان لەمڕۆوە هەر ڕۆژنامەنووسێ خوولێکی چڕوپڕی یاسایی ئیتیکی تایبەت بە بوارەکە نەبینێ مۆڵەتی کاکردنی پێ نەدرێتێ بۆچی شۆفێرێک ئۆتۆمبیلێک لێ دەخۆڕێ بۆچی دەبێت سێدانە مانگلا خولی ڕاهێنا نابێ بەڵام ڕۆژنامەنووسێک ڕەنگە بە بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریەک ناوچەیەک یاخود هەرێمی بخاتە بەردەم مەترسیەوە ئاشنای مافەکانی خۆی و ئاشنای ئەرکەکانی نەبێ سەبارەت بە بەشەکانی ئەکادیمی لە زانکۆکان لەبەرەوەی بەشێکی زۆری خوێندکاران بەخواستی خوا نانە ئەو بەشانە لەبەرەوە ئەو بەشانە تەنها ئەتوانن ڕێنوێنێکی خوێندکارەکان بکەن لە ڕێگەی وانوتنەوە پاشان بواری مەشق پێکردن و خۆڕاهێنانیان مامۆستاکانیش نییە دکتۆر مامۆستای بەشە بێ نەتوانێت هەواڵێک دابڕێژێت باقسەکان تاوکەم ئەمە یەکەمیان بە حەز و خولێ خوانیان دوو بەڕاستی بڕوانەمە مامۆستا ناکاتە مامۆستایەکی سەرکەوتوو یعنی ڕۆژ مامۆستایەک خۆی بواری لە بواری میدیا کار نەکە ناتوانێت تەنها بە تیۆری ڕۆژنامەنووس پێک بێنێ یاخود پەروەردە بکات سێش پەیوەندیدارە بە منهەج و پرۆگرامەوە بەشێک لەو پرۆگرامانی لە ناوەندە ئەکادیمیەکانە خوێندرێن بە بڕای من پرۆگرامێکی تەندروستی باشە بەس وەکو مۆڵەت ینی بۆچی تۆ داوا دەکەی مەسەن وەکو مۆڵەتی شوفێری ماوەتی ڕۆژنامەنووسی شەبێ یعنی بێ ڕۆژنامەنووس مەسەلەن ئاشناوی بەچی بۆی کە مەسەلەن بەرپرسیارەتی بەرامبەر بە کۆمەڵگە هەبێت مەسەلەن بە پێی یاساکانی ڕۆژنامەگەری پێویستە ڕۆژنامەنووس ئاشنای چەند ئەرکێک یەکێک لەوانە زمانی ڕەخنە لە زمانی ناوزڕاندن جیا بکاتەوە چونکە بە پێی مادەی 433 لە قانونی عقوباتی عراقی هەر ڕەخنەیەکە بێ سێ مەرجیتیا موجود بێ یەک ڕاست بێت دوو توانێت سلمانی ڕاستەکەی هەبێ سێ خێر و بەژەوندی گشتیا بێ دوو ڕێزگرتن لە ئاین و ئاینزاکان مرۆڤ پێڕەوکاری هەر ئاینێک بێ نابێت سوکاتی نە بە ئاینەکەی خۆی بکە نە بە ئاینی کەسەکانی و شەر کۆتۆکانی تر بکە سێهم ڕێزگرتن لە دابوونەریت و کللتوری کۆمەلگا چوارەم مەسەلەن ڕێزگرتن لە مەسایلی ئاسایشی نەتەوەیی پێنجەم نەدرکاندنی نهێنی ئەو تۆ کە ئاسایشی هەرێم یاخود ئاسایشی شارێ خاتە مەترسیەوە کۆمەڵ ئەرکی زۆر گرنگکەن دەبینین هەندێک لە ڕۆژنامەنووسان پێی ئاشنانین بۆ پێی کە چەند جار پسپۆرەتیم کردو بۆ دادگا بەشێک لەو ڕۆژنامەنووسانە کە تاوانەکان ئەنجامداوە نانزانیوە تاوانە لە کاتێکدا لە یاسادا نەزانین پاساو نییە بۆ ئەنجامدانی تاوان لەبەرەوە زۆر گرنگە ڕۆژنامەنووسان بۆ ژیانی خۆیان بۆ بەرزی پیشەکەی خۆیان ئاشنای بواری یاسای ڕۆژنامەگەری بن بۆ ئەوەی تەنانەت دەسەڵاتیش نتوانێت بیانیان پێ بگرێ دووچاری کێشەی یاساییان بکات چونکە لە یاسای ڕۆژنامەگەریدا کە لە ماوەیەکی کورتە ڕۆژنامەنووسێک یاخود دەستگایەکی ڕاگەاندن دوو جار تاوانێکی ئەنجامدا سزاکەشی دەبێتە دووهێن باشە بەڕێز دکتۆرات هەیە لە یاسای ڕاگەاندنی یعنی ئێستا لە دادگاکانی کوردستانیشە مەسەلەن دادوەری تایبەتمەند تێ ببینینی کەیسی ڕۆژنامەنووسی و ئەو سکاڵانێک کە ڕۆژنامەنووس مەسەلەن تۆمار دەکەی خۆت لەسەر ڕۆژنامەنووس تۆمار دەکرێت خۆشبەختانە لە ئەوەی لە شارەزای دادگای سلێمانی بم لە ڕێگەی سەندیکا ڕۆژنامەنووسانەوە داوای خەبیرێکی بواری یاسای ڕۆژنامەگەریەکە یاخود خەبیرێکی میدیاییەکە بزانە ئایا بۆ نمونە فڵانە بابەت بڵاو بۆتەوە بۆ نمونە تەشیرە یاخود تاوانە یاخودنا ئەوەندەی کە مامەڵەم لەگەڵ دادوەرەکانە کردووە لەگەڵ هەندێک سەرنج و تێبینیان ئەگەر تۆمار کردی ئەگەرنا ئیمزایان لەسەر پێشتر ڕخنە سەرەوە بوو کە کار بۆ نمونە بە یاسای سزادانی عێراقی دەکرێن دێکجار لە بری یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵ 2010 خۆی بپێی یاسا خاص توی دەخاتە سەرعام واتە هەر بوارێک یاساکی تایبەت بەخۆی هەبوو دادوەر نابێ بگەڕێتەوە بۆ یاسا گشتەکە ئێمە لەکوێ ئەگەڕێتەوە دادوەر لەکوێ ئەگەڕێتەوە بۆ یاسای عقوباتی عراقی مەسەڵەن لە یاسای ڕۆژنامەگەریڵێ ناوزڕاندن تاوانە بەڵام پێناسی ناوزڕانی نەکردووە دادوەر بۆ دەستنیشانکردنی سنوورەکانی ئەو تاوانە ئەچێتەوە بۆ مادەی 433 قانونی عقوباتی عراقی بۆ منە لە یاسای ڕۆژنامەگەریڵە جنێودان تاوانە دادوەر بۆ ئەوەی سنوورەکانی جنێودان لەکوێدا جنێودان تاوانە لەکوێدا تاوانێ لەکوێدا سزاکەی قورسرە ناچارە بگرێتەوە بە مادەی 434 عراقی کە بە بڕای من ئەمەیان ئاساییە بەس لەکوێدا ئاسایی نییە لە وەختەدا ئاسایی نییە کە یاسای ڕۆژنامەگەری زیندانی لابردۆ بۆ ڕۆژنامەنووس بەڵام دادوەرێک بێت بە پێی قانونی عقوباتی عراقی سزای گرتن و زیندانیکردنی ڕۆژنامەنووس سپاس دەکەم کاکەن هەر لەسەر سندوقی خانەنشین ڕۆژنامەنووسان ئێوەکو سندیکای فشارێکتان کردووە مەسەلەن بۆی کە ڕۆژنامەنووسانیش بوون ئەم یاسایانێک کە چی یاسای ژمارە 35 چی یاسای دەستکەوتنی مافی زانستی و سندوقە کەشە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ ئەمە خۆی ئەسڵەن ئیشی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەوەیە هەم یاسای کاری ڕۆژنامەنووسی و هەم یاسای مافی بەدەستێنانی زانیاری هەمووی بە جوتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کراوە لە دەورانی ڕابردووە و ئێمە بەردەوام ئەوەی کە لەسەر ئێمە بەردەوام پێشنیارمانداوە بە پەرلەمان مەسەن یاسای ئێمە چەند پێرار ساڵ
ئێمە ڕێکخراوەکە ئێمە لەگەڵ هەندێک ڕێکخراوی تر ڕێکخراوی دیالۆگی میدیا و بە هاوکاری سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان ڕێکخراوی تر یاسا ڕێکلاممان داوە بە پەرلەمان ئەو یاسا چۆن ڕێک بخرێت ڕێکلام لە کەناڵێک بۆ بواری میدیا بەڵێ چۆن ڕێک بخرێت مەسەن نەیخستە بواری جێبەجێکردنەوە پەرلەمان و تعدیلات یا باوڵم ئەو گۆڕانکاریانەی کە لە یاسای مافی بەدەستێن ئەو سندوقی خانشینی داوامان کردووە سند ئەو پارەیە بدرێ بە ڕۆژنامەنووسان بەداخەوە ئەو بە پێی یاساکە پێویستە دەستەیەکی هەبێ و سندوقێکی هەبێ نوێنەری سندیکا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی داراییەتی هەبێ ئەوە چەند ساڵە پەرلەمان و حکوومەت بە بیانوی بودجە خراپە ئیمکانات نییە ئەمایان پشتگوێ خستۆ بەڵام خانە نشینەکانی تر هەمووی مافەکانیان دەستە بەرکراوە ئەدرێ گرفتەکەوەیە وەکوتم گرفتەکەوەیە ڕۆژنامەنووس بە پیشە نەناسێنراوە و سەبەکەشی بە نظری منەوەی حکوومەت هەمیشە بگومانە لە ڕۆژنامە لە میدیا پێی وایە مثلا واقعیت ناگوێزێتەوە ئەوەی کە دکتۆری ژووتی واقعیەتی حاڵ و ڕووداوەکان ئەو تەفسیرەی حکوومەت بۆ یەکە ئەو تەفسیرێن یەکەم لە تۆکو میدیاکار بۆ یەکەین بەهرحاڵ ئێمە هەر دوکماتی ڕاوێنێکی جیاوازمانەیە بەڵام ئیشی ئێمە ئەوەیە کە مەسەرەن قسە لەسەر خراپیەکانی حکوومەت توانیتانە چی بۆ ڕۆژنامەنووس بکەن مەسەن ڕەنگە خەڵک ڕخنەتان لێ بێرێ بەس مەسەرەن ڕەنگە ئابوونە لە ڕۆژنامەنووس زۆر بگیرێ بەڵام مەسەرەن ئەو ڕۆژنامەنووسانەی کە تیرۆر کراون فشاری چی دروست کراوە ئەو پێشێلکانەی کە بەڕێزت باسی کرد کێ لە سەریان سزا درراوە ئێمە مەسەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان خۆت دەزانی سندیکا ڕێکخراوەیەکی معنیە و معنەویە ئەوەی کە لە دەستی بێ ئەو یاسایانە بە جودی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان دەرکراوە و ئەو یاسایانە معنەوەنی هیچ نەکراوە کاری پێ نەکراوە و گەو یاسایانە نەبیە ڕەنگە بارودۆخی ڕۆژنامەنووسی خراپتر بووە و مەسەلەن ئێمە نزیکەی زیاتر لە 1500 کەس هەڵگری ناسنامەی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتین و ئەوە کەم زۆر ئیمتیازی هەیە ئەو ناسنامەیە و لە هەمان کاتە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نزیکەی 3000 پارچەزەیی وەرگرتووە بۆ ئەندامەکانی و لەسەر بنەمای حیزبی دابەش نەخێر بۆچی لەسەر بنەوە لە لیستی پێشووە بەشێکی زۆری ئەوانەی کە زەویان وەرگر ئەندامی کەناڵە میدیایەکانی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و لایەنەکانی تر بوون ئەتوانم قایمەکەت بۆ بنێرم هیچ پەیوەندێکی بۆ نییە مەرجەکەیەوە بۆ ئەندامی کارای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بوو بێ و سوودمەند نەبوو بێ پێشتر لە وەرگرتنی زەوی مەسەلەن پشتگیری مام لە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسانە کردو کە لە نەخۆشخانەکان پێویستیان بە چارەسەر هەبووە و لامان کاتە هاوکاری هەندێک ڕۆژنامەنووسمان کردو کە چۆتە دەرەوە بۆ نەخۆشی و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەموو دنیا شەرەماکە تۆ توانی پێم بڵێ سندیکای ڕۆژنامەنووسانی نەرویج ئیشەکەی چییە ئەوەی کە مەسەلەن لە نەرویج پلەی یەکەمی هەیە لەو ڕیزبەندەی جەنابەت باست کرد ئەوە بە تەنها مەسەلەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نییە کە هەموو خزمەت هەموو داواکاریەکانی ڕۆژنامەنووسانی جێبەجێ کردو ئەو پەیوەندی هەیە بە سیستەم پەیوەندی هەیە بە تێڕوانینی حکوومەت پەیوەندی هەیە بە دام و دەستگاکانی کە ڕۆژنامەنووس لێ پیشەیە بە 7000 ئەندامەوە بۆ نمونەکە بەڕێز دەڵێ چیتان کرد بۆ نمونە فشارێک بۆ ڕۆژنامەنووسە تیرۆر کراوەکان مەسەلەن ئێستا کەسی ڕۆژنامەنووسانی ئێستا دو ڕۆژی تر یادی نوێمی ساڵی تیرۆپین سەدەش عوسمانە دەڵێن تا ئێستا کەیسەکەی گلا نەکراوە وەختێک لە دادگا تەنانەت بە تیرۆریستیشیان ناسان دروستە ئێمە لەسەر هەموو ئەوانە ڕاگەیاندنمان داوە و پرس کۆنفرانسمان کردووە لە هەموو ئەم چالاکیانەی سندیکا ئێمە نیشارەمان پێداوە و ئێمە دڵگران بووین و نیگەرانین و لە هەمان کاتیشە ئێمە لەگە وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم لە ڕابردوو لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکمە لەگەڵ جەنابی جێگری وەزیری ناوخۆ و جێگرەکەی هەمیشە پێداگریمان لەسەرەوە کردووە کە بکوژان ئێمانە بدۆزرێنەوە بەداخەوە کە ئەوە مای نیگەرانیە و یەکێ لە گرفتەکانی ئێمە لەگەڵ حکوومەتەوەیە کە بکوژانی ڕۆژنامەنووسان نەدۆزراونەوە و هۆکارەکەی چیەوە کە خەڵکی بەرپرسە لە ڕاستیە هۆکارەکەی پەیوەندی هەیە بە کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەوەی کە بکوژی ئەم ڕۆژنامەنووسانە نەدۆزراوەتەوە و بە نەزەری من لەو ڕیزبەندیانێک کە لە ئاسی نێودەوڵەتیە ئەکرێ بۆ وڵاتێک کە ڕۆژنامەنووس گیانی پارێزراوە کە ڕۆژنامەنووسیا ئازاد و چالاکە هەرێمی کوردستان و عێراقیش بەشێک لەوانەی کە علامەتی استیفامیان لەسرە هەرچەندە هەرێمی کوردستان نەچۆتە ناو ئەو نەخشەی پەیامنێرانی بێسنوور یا ڕێکخراوی ئایFJ نێودەوڵەتی کە لەو بازنە ڕەشەکەیان نییە بەڵام ئەو 5 ڕۆژنامەنووسە بە نەزەری من ماڵن و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بکوژان بەس ئەو پێشێلکارانەی کە بەڕێزت باس کرد 966 پێشێلکاری کێ سزادراوە خەڵک سزادراوە بەڕاستی ئێمە نیگەرانیەکەمان لەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە هیچ کام لە بکەرانی ئەم پێشێلکاریانە سزا بدە و بە نەزەری من هۆکارەکەش ئەوەیە کەوتە وەکوتم
هەتا کاری ڕۆژنامەنووسی بە پیشە نەناسرێ و ئەم یاسایانەوەک پێویست جێبەجێ نەکرێن ئەم پێشکارە بەردەوامە بن و بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ کاری دەستگا ئەمنیەکان هەندێکیان ئەوەندەی کە من بیستومە ئەوەندەی کە تێکەڵم ئەوەندەی کە هەستی پێیەکەم مەسەلەن لە خۆپیشاندانێک کە دێتە پێشەوە هەندێک لەم دەستگا ئەمنیانەوە هەزەکەن کە ئیشیانەوەی لە ڕۆژنامەنووسدن کە لە ئەسڵا بەڕاستی ئیشەکەیان ئەوە نییە و لە هەمان کاتە ئەوانیش مەسەلەن سکاڵا و نیگەرانی خۆیان هەیە لە شوێنێک کە پێویستەکە ڕۆژنامەنووس مەسەلەن چاوەڕوامکە یا ڕووداوەکە ڕووماڵ نەکە کە بە تایبەتی مەسلەی ئەمنیە ئەڵە ناوەستێ مەسەلەن ناوەستێ و دەستپێشیەکە بۆ سەبقی سەحەفی ئەیەوێ لە بەرەوەی هەواڵەکەی خۆی زوو بگا چاوەڕێ ئەوە ناکە و بەداخەوە ئەم گرفتی پێشێلکاریەکان ئەکسەریەتی حکوومەتی هەرێمی بەرپرسەوە بوو معلوماتی جەنابێت لە بەشێک لەو کەیسانەی پێشێلکاری ڕۆژنامەنووسان کە چۆتە دادگا لە بە زۆربەی کەیسەکان کە چۆتە دادگا ڕۆژنامەنووس دۆڕاندوێتی و لە هەموو ئەو کەیسانێک کە لەسەر شقام ڕۆیداوە دام دەستگا ئەمنیەکان حکوومەتی هەرێمی ڕوویداوە دۆڕاندوێتی بەو مانایەیە حکوومەتی هەرێمی لە جیاتیەوەی پێشێلکاری بکە وا باشە کەیسی ڕۆژنامەنووسەکە گلەی هێلەی نەقدی هەیە پێی وایە تەشهیرە سوکایەتیە بیباتە دادگا کە بۆ خۆی لایەنی معنیە خۆی بێ پارێزگاری لەسەر وەربوونی یاسا. دکتۆر ناوبڕێکمانەیە دواتەگرم بۆ لای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالا تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین. هالا بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالا بە خۆشترین تاموچێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالا لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالا بە ئۆتۆمبیلی سارسکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شار و شارۆچکەکان. هالا بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالا تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالا. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر لەسەر ڕۆڵی سندیکاوە لە سەبارەت بە پێشێلکاریەکانیش قسەتان چی؟ ینی پێ دوایە بۆچی لێپرسینەوە ناکرێت لەو هەموو پێشێلکارانەی کە دەکرێت خەڵک سزا نادرێت لەسەر پیرۆری ڕۆژنامەنووسان لەسەر پێشێلکاریەکانی تر؟ وەکو ئاماژەم پێکرد بە پێی یاسا هەر دەستێژێک بەسەر ڕۆژنامەنووسان هەمان دەستێژێک بەسەر کارمەندەکانی حکوومەت. بەڵام گرفتەکەی ئەو دەسەڵاتی کە خۆی زۆری نێ لە ناو حکوومەتە نەک ڕێز لە یاساکان ناگرێت پەرلەمان پەگەخە. لەبەرەوە هەر ڕۆژنامەنووسێ تیرۆر بکرێت تاوانبارەکەی ڕادەسی دادگا نەکرێت سزا نەدرێت ئاشکرا نەکرێت مە بە بڕای من دەوڵەتی لە پشتە و حیزب دەسەڵاتدارەکانە بێک حقیقەت بزانمە تا بە حیزبی زۆری
ڕۆژناموسێک کە تیرۆر کراون خەڵکی بەرپرس بە دڵنیاییەوە ئەگەرنا دەوڵەت ئاشکرایە کرد دوو ئەبێ حیزبەکانەوە بزانن دیموکراسی لە وڵاتێکا بە پێی دروشمەکانی کاتی هەڵبژاردننی ئەو ناپێورێ بەڵکو ڕێکخراوە و دەوڵەتەکان بە پێی میدیای ئازاد و بوونی ڕخنە لە ناو میلەتە ئەیکا بە پێوە لەبەرەوە نەبوونی میدیای ئازاد لە شارێکە یاخود لە وڵاتەکە کارەساتە بۆچی کارەساتە کە تۆ ڕەگەل لە میدیای ئەهلی گر یاخود زانیاریت نەدا بە ڕۆژنامە نووس ناچار ڕۆژنامە پەنابە بۆ سەرچاوی نەناسراوە و سەرچاوی تایبەت کە پەنابێت بۆ سەرچاوی تایبەت لە پاڵ ئەوە بڵاوبوونەوەی دەنگۆ و واتەواتیش زۆرترە بێ لە ناو کۆمەلگایە پێیجی نەناسرا زۆرترە بێ لە ناو کۆمەلگایە لەبەرەوە حکوومەتی هەرێم بەرپرسیارە لە هەر پێشەلکاریەک بەرامبەر بە میدیاکانەکرێت ڕخنەت هەیە لە ڕۆڵی سندیکە پێم وابێ سندیکا لەگەڵ ڕێزم کە نوێنەرەکە لێ دانیشتووە سندیکا لە شارێکە بۆ شارێکی تر ڕۆڵەکەی جیاوازە ڕەنگە ئەو ڕۆڵی کە لە شاری سلێمانی بینێ ڕەنگە لەگەڵ هەولێر و دووەکە بەڵام قسە لەسەرەوە شەیە کە بۆ جیاواز لە سلێمانی ڕەنگە کەمترین قسە لەسەر سلێمانی بکرێت لە هەولێریش کەمترین قسە لەسەر هەولێر بکرێت نازانمەگە دروست بێ کاگە بەڵام ئاخرە بێ یەک سەرنج بین میدیا ئەهلی و ئازادەکان میدیا ڕەخنەگرەکان هەمووی کەوتەتە زۆنی سەوزەوە یاخود سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەوە فەرموون ناوی یەک میدیا ئەهلیم پێ بڵێ لە شارەکانی تری کورسانە بوونی ڕەنگە میدیا ئەهلیش ڕووی میدیا ئەهلیمان ماوە یان میدیا ئازاد ماوە بەڵێ بە بڕای من ناکرێ بڵێن لە 100% ئازادن بەڵام جۆرێک لە ئازادی ڕخنەگرتن لەم زۆنایە هەیە لەبەرەوە زۆتین پێشلکاری ڕۆژنامەنووسانیش لەم زۆنایە لەبەرەوە داواکارم لە حکوومەتی هەرێم وەکو چۆن لێپرسینەوە لەگەڵ دەستگایەکی ڕاگەیان ناکە کاتی ئەرکەکانی خۆی جێبەجێ ناکە و تاوانێکی ئیعلامی ئەنجامەیە ئەبێ بە هەمان شێوەژ لێ پێچینەوە لەگەڵ هەر دام و دەستگایەکی حکومی خۆی دابکە کە یاسا پێشێلەکە یاخود مافی ڕۆژنامەنووسان باشە بەس وەکو میدیا و بەرپرسیارەتی پێتان وایە چەندە پێویستمان بە ئازادیە ئەوەندەش پێویستمان بە بەرپرسیارەتیە لە میدیا هەردووکیان یەکسانن بە یەکتر واتە ڕۆژنامەنووسێ چەندە ئازان بێ ئازاد بێ ئەوەش بەرپرسیارە بەرپرسیارەتی میدیا چیە بۆ نمونە ئەگەر ئێمە باسی کوردستان بکەین بە پێی یاسای ڕۆژنامەگەری کۆمەڵی بەرپرسیارەتی لە ئەستۆیا یەکەم نابێ بە هیچ شێوەیەک لە بەناوی ڕخنەوە تەشیر و ناوزڕاندن بکە نابێ ئازادی مەسەن جنێودان لەگەڵ ئازادیات تێکەڵاوکە سێهەم ڕێزگرتن لە کللتور و داونەریتی کۆمەلگایە چوارەم بریتێ لە ڕێزگرتن لە ئاین و ئاینزاکان لە مەزەبەکان لە هەرێمی کوردستان پێنجەم بریتێ لە ڕێزگرتن لە ئاسایشی نەتەوەی لە هەرێمی کوردستان چونکە هەندێک زانیاری هەرچەندە گرنگ بێ کە دەزانی بڵاوبوونەوەی ئەم زانیاریە دەبێتە مایەی شەڕ و ئاژاوە یاخود ئاسایشی شارێک دەخاتە مەترسیەوە نابێ بڵاو بکرێتەوە مەسەرەن شەشەمیان بریتێ لە مافی دانەر بە هیچ شێوەیەک کەناڵەکانی ڕاگەاندن ناکرێت هەواڵ و زانیاری یەکتر کۆپی بکەن و بەنای خۆیانەوە بڵاوی بکەنەوە گرنگترین بەرپرسیارەتەکان پێم وابێ ئەو تەوەرانە بوون کە ئاماژە باشە ئەی سەبارەت بە مەسەلەی پاشکشەی میدیای ئەهلی و مەسەرەن ئێستا میدیای سێبەر ڕۆڵی زیاد بوو هۆکارەکەی بۆچی دەگرێتەوە ئەمە کاریگەری نییە سەر مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەریش لە کوردستان کۆمەڵک فاکتەر ڕۆڵی هەبوو یەکێک لەوانە پیدابوونی میدیای سێبەرە ئێستا حیزب دەسەڵاتدارەکانیش بەخۆیان چوونەتەوە و کەناڵ دامەزێن ڕۆژنامە و گۆڤار دامەزێنن دووهەمینیان گەشەکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان جاران کاتێک کەسێک بیویستە ڕخنە بگرێت ناچار و پەنا بۆ ڕۆژنامە و گۆڤارێکی ئەهلی و ڕخنەگر بەرێ ئێستا تۆڕە کۆمەڵاتەکان وای لێ کردووە هەر هاوڵاتێک بتوانێت ڕۆڵی ڕۆژنامەنووسێک ببینێت لە گواستنەوەی هەواڵ و زانیاری لە دەربڕینی بیر و بۆچوونە تایبەتەکانی خۆی هەر بە شێوەیەشی گشتی لەسەر ئاسی دنیا پەیدابوونی میدیای ئەلکترۆنی تۆڕە کۆمەڵایەتەکان ڕۆڵی ڕۆژنامەی کاغەزی کەم کردوەوە تەنانەت خەریکە مەرگی کاغز ڕائەگەێنرێ لەبەرەوەی جێگرەوەی هەیە کە بریتێ لە تۆڕە کۆمەڵاتەکان پاشانی لە وڵاتی ئێمە لەبەرەوەی خوێندنەوە نەبووە بە نەریت لەبەرەوە بەشێکی هاوڵاتیان بەشێک لە بودجەی ژیانە تەرخان ناکرد بۆ کڕینی ڕۆژنامە و گۆڤارەکان و لە هەمان کاتدا ئەو قەیرانەدارایی لە هەرێمی کوردستان دروست بوو کە کۆمپانیەکان ناتوانن ڕکلام بدەن بە میدیا ئەهلی و ئۆپۆسیۆنەکان وای لێ هاتووە داهاتیان کەمی کردووە داهاتیان بە جۆرێک کەمی کردووە نەکار ناتوان ڕۆژنامەنووسەکانیان بژێی ڕۆژنامەنووسدا میکەن بەڵکو ناتوانن بڕی تێچووی کاغەزی ڕۆژنامەمیدیا شێ مەسەلەن لە پارەی زۆری هەیە لەم قەیرانەدارە ئەوە شێوە بە دڵنیاییەوە هەندێک ڕۆژنامە هەیە 30,000 دانی لێ دەرەچێت بە بەلاش باش ئەمە داهاتەکەی لەکوێ بۆچی مەسەرەن زانکۆیەک داوای بودجێ بکات نییە بۆ ئەبێ بۆ ڕۆژنامە و گۆڤاریا بۆ کەناڵێک هەبێ لەبەرەوە نادیاری سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان و نادیاری لە شێوازی سەرفکردنی وای لێ کردووە کە بڕێکی زۆر لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ساندنی زەڕیبە لە هاوڵاتیان کۆیە کاتەوە دێ لەم شێوازان سەرفێکە لە کاتێکا بڕواتە بێ من زەڕیبەم زۆر پێ ناحەقە لەم هەرێمی کوردستانە چونکە
زەڕیبە و باج لە بەرامبەر حەقایە تۆ لە وڵاتەکە هیچ تەمینێکت نییە زەڕیبە لە پێناو چاوەرەگە باشە بەس بەڕێزت مەسەڵەن دکتۆرات هەیە لە ڕاگەن لە دنیادا بەم شێوە باوە میدیا بۆ نمونە دوو کەسی نزیکی یەکتری یان بۆ نمونە کەسەکان لە ناو حیزبەکان هەر کەسەوە بۆ نمونە میدیایەکدا بنێ کەناڵدا بنێ مەسەڵەن لە هەموو حیزبەکان ئێستا مەسەڵەن دروست بووە مەکتەبی سیاسی مەسەڵەن ناڵم سەرکردایەتیە خەڵکی نزیکی یەکتر بۆ نمونە کەناڵدا مەزرێن ئەم بەخشینی ئاسانی لە مۆڵە دوای کردو کە جۆرێک لە پاشاگردانیش لە ناو میدیا دروستکە مەسەن ئەهلێتی قانونی تەواو بێ مەسەن 18 ساڵی تەواو کرد بێ عەقلی کامل بێ و هاوڵاتێکی عراقی بێ مافی دەرکردنی هەیە بەڵام ئەوە ئەرکی سەندیکای ڕۆژنامەنووسانە لە پاڵ یاساکە کۆمەڵێ مەرجی قورسیش دابنێ بۆ دەرکردنی ڕۆژنامە گۆڤار مەرجی قورس وەکو ڕێگرنە وەکو ئەکادی من بۆ نمونە سەروەختێ لە سەردەمی پاشایەتی لە حکوومەتی عراقەوە لە سەردەمی عوسمانیەکانیشە ئەو کەسێک کە ڕۆژنامە و گۆڤار مۆڵەتەکەی وەرەگرێ کولەی قانونی تاو کردبێ بۆ مامۆستا ئیبراهیم ئەحمەد مەسەڵەن پیرەمێردی نەمر ئەمانە کولەی حقوقیان تاو کردووە بۆی ڕێگانداون ببن بە سەر و سەر و ئیمتیازیان وەرگرتووە بۆ ئەوەی شارەزای باری قانونی پیشەکە بێت. بەڵام سوپاسم کاگەنوورە سەبارەت بەوەی کە پێشتر باز دەکە بۆ نمونە سندیکە لەم سنوورە لەگەڵەوەدانی بۆ نمونە پێشێلکاری زۆر بخرێتە ڕوو بڵاو بکرێتەوە لەو دیویش مەسەڵەن لەگەڵەوەدانی پێشێلکاری بخرێتەوە ئەوە ماوەیسە لە ڕاستیە بخۆی هەر بە تەبیات حکوومەت حەزی لەم مینانە نیە لەم ئامارانە نیە حەزی لەم قسانەی ئێمە نیە لەم قسە باسانەی ئێمە نیە خۆی تەسەورەکەم لە زۆربەی دنیا ژوا بێ مەسەڵەن خۆشتان بینیتان لە چەند مانگ لەوە پێش لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆشکی سپی دۆناڵد ترامپ مەسەڵەن هەڵوێستی نێگەتیڤی نواندووە لە بەشێک لە وڵاتانی دیموکراسیش هەیە لە قسەکەیە لە ڕاستیە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە نظری من یەک سندیکایە لە ئێستا سندیکامان نییە لە دهۆکەوە بۆ سلێمانی ڕاستە لە ناو سندیکاکانە مەسەڵەن ئیدۆلۆژیای حیزبی بوونی هەیە کارکتەرەکانی هەمووی حیزبین مەسەڵەن لە هەڵەبجەوە کە نوێنەری مەسەڵەن کۆمەڵی ئیسلامی تایەتا ئاگا بە دهۆک هەموو نوێنەری حیزولایەنە سیاسیەکانن بۆ یەکیانەوەیە کە بە تەبیعەتی حاڵ بۆ معلوماتی جەنابن لەو 1200 کەناڵی ڕاگەاندن کە لە هەرێمی کوردستانە هەبوون یا تۆمار کراون کە 39 لەوانە مەسەن کەناڵی سەتەلایەتی بوون تەلەڤیزیۆنی بوون و 122 کەناڵی تەلەڤیزیۆنی لۆکاڵی هەبوون و 160 رادیۆی لۆکاڵی و گلۆباڵی جیهانی هەبوون و 50 نووسینگەی بیانی لە هەرێمی کوردستان هەبوون ئەمانە ئەتوانم بڵێم 108 بۆ 8 وڵات بۆ 90 زیاتری ئەمانە هەمووی میدیای حیزبن لەبەرەوە کە ئۆتۆماتیکی زۆرینەی ڕۆژنامەنووسانیش ڕۆژنامەنووسی حیزبن ئەمە بە نەزانی من کێشەکە نیە کێشەکەی مەسەڵەن ڕۆژنامەنووس کە نەزانێ ئەرک و بەرپرسیارەتەکەی چییە و هەمووی کە حیزبەکەی خۆی ئەیڵێ ئەوەی پێڕاست بێ و هەموو هەواڵانی کە پێی وایە لە قازانجی حیزبەکەی دەبێت سەوریم گرفتەکە لێرەیە گرفتەکە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نییە و کۆمەڵگای کوردستان بەهۆی کۆمەڵگایەکی حیزبیە وەزادەی واقعەتی ئەم کۆمەڵگای ئەوەیە و ئەوە ڕنگدانەوەی هەبووە لە سندیکا و ڕەنگە لایانی نێگەتیڤ شێ بۆ ڕۆڵی سلبی هەبووە بەڵام ئەوەی کە جەنابتانە لە دکتۆریش وتی ئەوە ڕاستە کە پێویستە مەرج و قەید و شروتی تازە دانرێ بۆ دەرچوونی ڕۆژنامە و گۆڤار و بۆ دروستکردنی تەلەڤیزیۆن و تەنانەت بۆ پەیجی سۆسیال میدیاش بەڵام گرفتەکەوەیە یەکێوێ ڕۆژنامەیەک دەرکە ئەگەر کاک حەکیم مەسەڵەن 2 سەعات تاخیری کەی لەسەرەوەی بڵێ ئەم فایلەی تو ئەمەی نوقسانە وەڵا کاکەی ئێوە ناڵەن ئازادی هەیە ئەی کاکە ئێوە بۆ ئیشی خەڵک ئەرقەلەی تێخەن مەسەڵەن ناتو ینی تحملی ئەوە ناکە و بە نەزەری من ئەو مۆڵەتانی کە دراوە بە کەناڵەکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستانە لەو 1200 کەناڵی ڕاگەیاندنە بەشێکی زۆری هەڵەیە پێویستی بە پیاچوونەوە هەیە و پێویستە قەید و شروتەکانی بە شکلێک ڕێک بخرێ ئەم کەسە ڕۆژنامەنووس بێ و ئەم کەسە میدیاکار بێ و سەرچاوی دارایەکەی وازەح بێ و مەسەڵەن ڕێگەی پێ نەدرێ بە ئارەزوی خۆی چی لە قازانجی حیزبەکەیەتی چی لە ڕێگای ئاینەکە چی لە قازانجی ئاینەکەیەتی چی لە قازانجی ئیدۆلۆژی و ڕنگ و فکرەکەیەتی ئەمە تەعمیم کاو بڵاوی کاتەوە بەداخەوە ئەوەی کە ئێمە من بەش بە حاڵی خۆم پێم وایە میدیای ئەهلی لە هەرێمی کوردستان ڕۆڵی گەورەی هەبوو لە بنیادنانی دیموکراسی و لە شێوازی ڕەخنەگرتن و لە خستنە ڕووی گەندەڵی و لە نەعەدالەتی بەڵامەداخەوە گرفتێک کە تووشی میدیای ئەهلی هات لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتەوەیە کە نەیتوانی خەتی سێم دۆزێتەوە لە نێوان میدیای حیزب و ئۆپۆزیسیۆن بە هەمان نەفەسی میدیای ئۆپۆزیسیۆن ئیشی کرد و هەمان خەت و ڕێبازی کرد کە لە کاتێکا خۆی ئامانجەکەی ئەمە نەبوو بەداخەوە ئەمە میدیای ئۆپۆزیسیۆن بخۆی ئۆپۆزیسیۆن بخۆی ئەمەی قۆستەوە میدیای ئەهلی پاشەخشەی کرد بە نەزەری من وەخراکەش میدیای ئۆپۆزیسیۆنێک کە داهری پاشەخشەی بکە یاخود مەسەڵەن میدیانە مەسەڵەن بە پارەی نەوت دروستکرانیە نەخێر مەسەلەکەم ئەوە نەبوو
جەناب دێستا هەر بە هینی ئۆپۆزیسیۆن بیرەکەیتەوە نەماوە بەستەکەمەوە نەبوو مە بەستەکەمەوە بوو میدیای ئەهلی ئەبێ خەتی سێهەمی هەبێ لە نێوانە میدیانەیە میدیای حیزبی و میدیای ئەبوو بێلایەن بێ مەسەر ڕخنە لە حکومەت دەگرێت ڕخنە لە ئۆپۆزیسیۆنیش بگرێ و حکومەت هەر زوو هەستی کرد کە ئەمە میدیای ئۆپۆزیسیۆنە بەداخەوە هەندێک لەم نظرێش ڕاست دەرچوو لە دوای بینیمان چون تەرەفگیری ئەم لایەن کرد مەسەلەن بوون بە دامی ئەم لایەنی سیاسیان کرد لە دوای هەندێک جیابوونەوەی حزبی سیاسی لە کوردستان بینیمان بەداخەوە گرفتێک بوو و باش بە نظری من خراپترین میدیاش لە هەرێمی کوردستان میدیای سێبەر بوو کە هەم میدیای حزبی شێوان و هەم میدیای ئەهلی شێوان بە نظری من ئەمە گرفتێکی سەرەکی بوو کە بەرپرسیارەتیەکەمی لە ئەستۆی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بوو ئەم میدیا سێبەرانە زۆربیان ئەوان دامیان کردن و هەندێک جار لە دەستی دەرچوو بۆیان کۆنتترۆل ناکرا لەبەرەوە بە نظری من لە دوای ئەو قەیرانانە بەشێک زۆر لەو میدیانە داخرانی بۆ معلوماتی جەنابەت لە نزیکەی 1996 میدیای چاپکراو کە ڕۆژنامە و گۆڤار کە مۆڵەتیان هەیە ئێستا تەسەوڕەکەم نزیکەی 50 دانەی مابێ بەشێکی بەهۆی قەیرانی دارەوە مەسەن ڕۆژنامەی کۆمەڵی ئیسلامی داخراوە من بە چەند جارتمە بەهۆی قەیرانی داراییەوە بووە ڕاستە جەریدەی حیزبی بوو بەڵام جەریدەیەکی معتەبەر بوو ڕۆژنامەی ئاوێنە بەداخەوە کە داخراوە ئەوانە لەوانەی کە داخران بەشێکیان شایانیەوە نەبوون داخرێن شایانیەوە بە حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری سندیکا ڕۆژنامەسانی دامی ئەم کا باربوویان کە بەڵام بەشێکی زۆریان کە داخران ئەجێندایەکیان هەبوو ئەجێنداکە تەواو بوو لەلاەن حیزبەوە ئەجێندایەک پێدرا بوو تەواو بوو بەس وەکو سندیکە ئێسێوت هیچ بەنیازی کۆنگرن خۆتان نوێ بکەنەوە بۆی کە هەم پارێزگاریش لە بەسەری مافی ڕۆژنامە و سوکار بۆ جێبەجێکردنی یاساکانی بار ڕۆژنامەگەریش بکەن بێگومان ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا سندیکای ڕۆژنامەسانی کوردستان کۆبەتەوە لەوێ چەند قەرارێکی داوەیەکیان ئەگەر بە کورتی باسی بەستنی کۆنگرەیە یەکیان کەی دەبێسن بەڕاستی سەخەریکی ڕێوشوێنەکانی دووهەم مەسەلەن کۆنفرانسێکی گەورە بەڕێواچێ لەسەر ئاستی دنیا خەڵکانی پسپۆرت دێن قساکەن لەسەر بارودۆخی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و یاساکان و چۆنیەتی سازان و بەرەو پێش بردننی وەلامان کاتە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان با من ئەوەش بڵێم مەسەلەن تۆ هەرڵی سندیکا چی کردۆ سندیکا بۆ لەو 1000 ئەندامی کە هەیە نزیکەی 4000 کەسی ئەندامی کارایە کاک حەکیم بەڵام لەم 4000 کەسە بۆ معلوماتی جەنابەت 700 کەس مەرجەکانی خۆی بەرامبەر بە سندیکا ڕۆژنامەنووسان جێبەجێ کردووە کە ئابوونەی داوە ئەی بۆ کە مەسەلەن حەقی لەسەر سندیکایە کە مەسەلەن فۆرمی زەویە بێ کە مەسەلەن پێویستی بە ناسنامەی نێودەوڵەتیە بێ پێویستی بە ڤیزا بێ پێویستی بە هاوکاریە بێ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هاوکاریەکە بەداخەوە جگە لەوەش مەسەلەن زۆر ڕۆژنامەنووسەیە بەداخەوە یا باوڵم هەندێکیان مەسەلەن ئەندامی سندیکان بەڵام خۆیان لە سندیکا هیچ نیە مەسەلەن کە تۆ لە سندیکایە کە ئەندامی ناکرێ بڵێ هیچ نییە ئەبێ ئەندامێتەکەت هەڵپەسێری و بەداخەوە خەلەلێکە لە ناو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەنداوە پێداچوونەوە بە ئەندامەکانیش بکەین مەسەلەن خەلەلێکی ئەوەی کە بەشێک دەتوانم بڵێم 1000 کەس لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەندامن بەڵام ئەمانە حەقی ئەندامی کارایان نییە کە مافی کەسانی وەکو من و تۆیان خواردۆکە ئێمە ئیشەکەمان بەس ڕۆژنامەنووسیە مەسەلەن لە زەوی بەهرەمەند بووە مەسەلەن بەهۆی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە پشتگیری 10 ساڵی خزمەت بردوێتەوە بۆ ناو حکومەت موچەکەی زیاد بووە پلەی وەزیفەکەی بەرز بۆتەوە بەڵام ئامادەنی قسەیەکی خێریش مەسەلەن بۆ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئەمانەی کە خزمەتیان بردوێتەوە کە فەرمانبەرە و چالاک نییە لە ناو میدیایە مەفروزە ئەندامی کاران نەبێ وەکو چۆنەوەی کە کەسێک کە پیشەی پارێزەری ناتوانێت ئەندامی من تۆ ناتوانین من تۆ دکتۆر کارزان ناتوانین ئەندامی سندیکای پارێزەران و ئەتوبا و مهندسیمی بۆ چکە ئەمە من پیشەی ممارەسە ناکەین بەڵام بەعکسەوە دکتۆر و پۆلیس و مرور و هەمویان هاتوون بوون بە ئەندامی سندیکاکە بۆ ڕەنگە جەنابەت بڵێ دیسان ئەمە حیزبە نەخێر ئەمە کەناڵەکانی ڕاگەیاندنی من و تۆ کەناڵ ڕاگەاندنگە پشتگیری بۆکەن ئەڵێن ئەمە ڕۆژنامەنووسە لە کەناڵەکەی ئێمە ئەنوا شێوە پشتیری بۆکەن ئەیکەن بە ئەندام دوایش هەر ئەم کەناڵارە میدیای خۆیڵێ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پڕ بووە لە خەڵکی مەسەلەن کە فەرمانبەرن باش سپاس دەکەم دکتۆر کاتمە زۆر کەمەوە سەبارەت بە بەرپرسیارەتی تۆڕە کۆمەڵاتەکانیش مەسەلەن تاکوێ سنووری ئازادی لە مەسەرەی ئازادی ڕادەربڕین و بڵاوکردنەوە ئازادی ڕۆژنامەگەری هەر هاوڵاتێک کاتی تۆڕە کۆمەڵاتەکانی بەکارێنا مۆبایلی بەکارێنا هەمان بەرپرسیارەتی ڕۆژنامەنووسێکی دەکەوێتە ئەستۆ هەر بابەتێک کە شێریەکە یا خەڵکی هی کەسێک تر وەرێگرە شێرێکە هەمان بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆ ئەوە ئێستا کێشێکی ئەجگار زۆر لە دادگاکان هەیە هەندێک جار وەکو پسپۆر دێتە لای من بۆ یەکلاکردنەوەی تەنانەت کۆمنت نووسین کۆمنتە تەشیر و جنێویتایە پێویستە بیسڕیتەوە لای بەری چکە تۆڕە کۆمەڵاتەکان ئەرکی گواستنەوەی هەواڵ و زانیاری ئاڵ و گۆڕکردنی بیر و بۆچوونی جوان و جیاوازە نابێ ببێتە شوێنی شەڕەجنیە و شوێنی ناوزڕاندن لەبەرەوە تکاکارم لە هاوڵاتیان ئاگاداری بەرپرسیارەتەکانیان بن لە تۆڕە کۆمەڵاتەکان ئاگاداری مناڵەکانیان بن لە بەکارهێنانی ئینتەرنێت
چونکە با ئینتەرنێت ئامرازێک بێ بۆ ئاڵوگۆڕکردنی هەواڵ و زانیاری پەرەپێدانی وەشاری نەک ئامرازێک بێ بۆ پەرەپێدانی تاوان لە کۆمەلگات. باشە دەبێت چی بکرێت بۆ باشکردنی دۆخی ئازادی ڕۆژنامە نووسی لە هەرێمی کوردستان؟ یەکەم ئەو یاسانەی لە هەرێمی کوردستان دەرچوون دەتوان بڵم ئازادیان بۆ ڕۆژنامەسان دابین کردەوە، بەڵام ئەبێت داواکاری گشتی و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ئەو یاسایانە بە تەواوەتی جێبەجێ بکەن، چونکە گەر ئەوان نتوان یاساکان بە تەواوەتی جێبەجێ بکەن ناتوان ڕۆژنامەنووسیش ناچار بکەن بە تەواوەتی ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکات. دووهەم سیاسەتی میدیاکان لە هەرێمی کوردستان تایبەت داوم دەستگا حکوومیەکان تا ئەگاتە حیزبەکان تا ئەگاتە ئۆپۆسیۆن ئەبێ ئاگاداری یاساکان من تکاتان لێکەین. میلەت ماندووە، هێندەی تر بە هەواڵ و زانیاری ترسناک ئەم میلەتە زیاتر ماندوود مەکەن. سێهەمینیان بریتە لە خۆپەروەردەکردنی ڕۆژنامەنووسان. داواکارم ڕۆژنامەنووسان بۆ خاتری گیانی خۆیان بۆ خاتی سەلامەتی خۆیان زیاتر ئاشنای ئەرک و مافەکان. سپاس دەکەم دکتۆر کارزان محەممەد مامۆسای زانکۆ و دکتۆرا لە سێراگەن، هەروە بەڕێز سەنوەر حوسێن جێگیری نەقیبی سەرۆکی ڕۆژنامەنووسانی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵ مامون. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.